تەقوای خوا بکەین. مۆبایلمان پێیە، تەقوای خوا بکەین، جوێن بە خەڵکی نەدەین. ئیتر ئەو کەسە زاڵم بێ، کافر بێ، دیندار بێ، بێدین بێ، چونکە بەڕاستی کاتێک کە سەیری کۆمنتەکان ئەەکەی ئەو کاتە بۆ ڕوون ئەبێتەوە خەڵکی بە شەرم و بە حەیا و بە شەرەف زۆر کەمە. دوو لە ڕێی بەڕێستان ئەو کاتە بۆ ئەکەوێت خەڵکی بە ڕەوشت زۆر کەمە. هەمووی لە خوارەوە قسەی نەشیا و با کەسەکە خراپ بێ، دوعای خێری بۆ بکە، خوا هیدایەتی بدە، نەک دەستکەی بە جوێندانی خەڵک. خوای گەورە لە قورئانی پیرۆز، ئەمە ئاەتی قورئانە، دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله. جوێن بۆ کەسانە مەدەن کە لە غەیری خوا دەپاڕێنەوە، شەریک بۆ خوا بڕیارەدەن و بت ئەپەرستن، جوێنیان پێ مەدەن. ئیتۆی جوێنی پێدەی لە کافرە؟ ئەگە کافریش بە شەرعی نییە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تسبوا الشيطان وتعوذوا بالله من شره. صحيح جامعة. جوێن بە ئیبلیس مەدەن، شەیطان مەدەن، پەنا بگرن بەخوای گەورە لە شەڕی شەیطان. بۆیە ئەگەر جوێنە بە ئیبلیس دات و مخالفەی شەرعی خوات کردو، ئیبلیس بۆیە مەڵێ فڵان کەس لە شەیطان پیسترە. هیچ کەسێک نییە لە جنۆکە و لە ئادەمی زادا لە ئیبلیس پیستر بێ، هیچ کەسێک، نە فیرعون، نە ئەبوو جەهل، نە هیچ کەسێک. شەرعی نییە جوێن بە ئیبلیس بدەی. تۆ ئەچی جوێن بە خەڵکی تر دەی، با کابرا زاڵم بێ، دوعای لێ بکە یا دوعای خێری بۆ بکە. دوعای لێ بکە خوا لە ناوی بەرێ، بەس جوێنی پێ مەدە. ئەمە دیفاعکردن نییە لە زاڵم. من دەڵێم مەزڵومی دوعای لێ بکە، بەس جوێندان و لەعنەتکردن لە کافر و ئەوانە نەبێ کە خوای گەورە دیاری کردووە ئەگیناوەکو لەعنەت دروستە بۆ هەندێک کافر، بەس بە عام نەک بە تایبەت، بەڵام جوێندان بە کافری شەرعی نییە. ئەو ئاگاداری خەڵک ماس جوێندانەکەم، دوای قسەکە خراپ نەقڵ نەکەن. بۆیە لە خوارەوە کۆمنتێکە نووسی ئەگە قسەی باش نازانی بێدەنگ بە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک باوەڕی بەخوا بە ڕۆژی قیامەت هەیە، یا قسەی باش بکە یا بێدەنگ بێ. بێدەنگ بە، دەمی خۆت بگرە. من صەمەتە نەجا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بێدەنگ بێ دەیباتەوە سەر ئەکەوێ، دەیباتەوە. جوێن بە خەڵکی مەدە، دزی ئەکا، خراپەکاری ئەکا، بەدڕەوشتی ئەکا، قسەی نەشیاوەکە. ئەگەر پێت ئەکرێ دوعای خێری بۆ بکە، خوا هیدایەتی بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بۆ ئەبوو جەهل کرد، خوا هیدایەتی بدە. دوعای کرد عومەری کوڕی خەتاب، خوا هیدایەتی بدە. جوێنی پێ نەدەن. کەواتە تۆش ئاگادار بە بەڕەوشت بە. ئینسانی مسلمان بە شەخسیەت ناچێت جوێن بە خەڵکی بدات. من ناڵم دوعای شەڕ مەکە لە هیچ کەسێ، نە، ئەگەر مەزڵومی دوعای لێ بکە، بەس ئەڵێم جوێن مەدە، جوێن. ئیتر لە قسەکان با تێبگەین وەکو خۆی. زاڵمە جوێنی پێ مەدە، دوعای لێ بکە خوا لە ناوی بەرێت. دروستە دوعای لێ بکەی.